هاتەوە ئەو جارە بزانێتمانی ئەوە زانی کێیە ئەو نەخۆشەیە وەکی دوعای لێ بۆ بابم کرد گوتی یا ڕەبی بەبەر ڕەحمەتی خوای گەورە بکەویتن ئەو نەخۆشەیە وەکی گوتی هەزار سەڵاواتم لێدایە ئەو نەخۆشەیە بوو وەکی لە دەرەوەی شاری نێوکرێتی بوون مێردەکەی مۆزەف بوو گوتی 20 جار زیاتر ژانم گرتیە هەموو جار دەچمە خەستەخانەی دەرزە چاند لێدەم ئەوە چاند لێ دەدەداتەوە مارێکە ئەگەر ئەتوی نەبای ئەو عەمەلیاتە پێ نەدەکرا ئەمەش دەرەمگەر خێر خوازانانگەوە پارەتان نەدابایە من ئەم خەستەخانەی مێرەبانی دروستە دەکرد ئەها وەرە بزان چمان کردیا وەرە کاکە وەرە خۆشەویستان بزانی چەند بەردزەراکێدا دەیشێنین ئەوالا بسم الله اللهم لا سهل إلا ما جعلته سهلا وأنت تجعل الحزن إذا شئت سهلا خوای جان لە پێغەمبەرەکەتەوە فێر بووینە خوای گەورەیە کەچی بردە بەهەشتێ بەس چونکە ئاوی داسەیەکی خوای جان لە پێناو تو بزانە ئەو هەموو بەردەمان لەناو هەناوی ئەو ژنەی دەرهینایە ئەوە یەک ئەوە دوو ئەوە سێ ئەوە چار ئەوە پێنج ئەوە مەجموعەکە قاقانێ بکەن ئەوە چار ئەوە پێنج ئەوە مەجموعە چیتکەش ئەو جارە مەجموعە چیتکەمان هەیە ئەوەش پێنج ئەوەش پێنج ئەوەش پێنج یعنی ئەوە پێنج مەجموعە کۆمەڵە ئەوەش پێنج یعنی ئەوە دەتانن شەش مەجموعەکەت قاقانێ پێ بکەن ئەو دوێش ئەوە گەر بەردەکانە لێ بزر بۆ دوو بەردی زیادشمان هەیە ئەوانەش لە بۆ مێروانێ بای مێروانەشمان هەیە ئەوەیە ئیشە جوانەکانی مێهرەبانی دەوەرن خۆتان بکەنە شریک لەگەڵ سەڵاواتی نەخۆشەکان لە لادانی ئازارەکان ئەمن وەکو دکتۆر دلێر بە هەمووان ڕادەگەێنم ئەلەو نەشتەرگەریایی ئەمن کردیتمە خێر کردیتمە تێشی و قیامەت ئەوجا ئەوانە لێرەن دکتۆر دلێر سەڵاواتی ئیستیغلال کردیە ئەمن ئیستیغلالم کردێ لەوە قیامەتەیە مساعد جراح مساعد مخدر دەبی پارێ خۆی وەربگرین ئەمن ساعیبی خەستەخانەی نیمە ئەمن دکتۆر دلێرم ساعیبی خۆمم خەستەخانەی من نییە تا بیکەمە خێر خەستەخانەی خاوەن پشکەکانە ئەگەر پشکە خێرەکانمان بەرز بین پار بە 350 مان دەکرێت ئەو تاکردمە 300 پشکە خێرەکانمان بەرز بین وەی لێدا عەمەلیاتی زیای دەکەینە 100,000 چونکە دەبی کارمەندەکان پارەی خوارم وەربگرن ناکرێ ئەمن بە گەنجی برێم هێشتان کرێسیە برێ وەرە خێرێ بکە بەردی زەرداوام لەگەر دەربینە ئەو عەمەلیاتە 6 کەسی دەبێتن جراحی دەوێ مخدری دەوێ مساعد جراحی دەوێ مساعد مخدری دەوێ پۆرتەری دەوێ یەکە چی دەوێ ئالەتەکان ڕێک بێخیتن 6 کەس لەو ئیشەی بەشدارە لەگەر حەق خەستەخانەی پارەی بەنزی 300,000 وەرگرتیە ئەمن فێرم لە کەس نەکردیە پارەی خۆم و پارەی دکتۆری مخدر کە ئەوڕۆ دکتۆر هەڵۆی گوڵە پارەکانیان گوتمان دەنێرین سەڵاواتان دەنێرین چونکە مخدرەکانی مێرەبانی دکتۆر عەبدوڵڵا دکتۆرە هۆزان دکتۆر سەردەش دکتۆر هەڵۆ وەتیان دکتۆر هەر کەسێکە تو خێرت کرد ئەمەش خێرێ دەکەین پارەت وەرگرت ئەم یەقیتیش وەردەگرن ئەمەش قسەکمان دەوێتن دوێیەکە لەرەی دەلێدەن سەڵاواتان لێدەن خەستەخانەی مێرەبانی خەستەخانەی سەڵاواتەکەیە بۆ خەستەخانەی بێمنەتەکەشە میهرەبانی دڵسۆزی و لێزانی